نزیکەی 2000 کەس لە هەرێمی کوردستان داوایان پێشکەش کردووە بۆ دروستکردنی مزگەوت. بریکاری وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیش ڕایدەگەێنێت هەموو ئەو بازرگان و کەسانەی دەیانەوێت مزگەوت دروست بکەن دەبێت پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی ئەوقاف بن. ئەو خێرخوازانەی کە مزگەوت دروستەکەن بێگومان ڕێژەیەکی زۆر خەڵک ئەوێ مزگەوت دروست بکە. ئێمە وەکو وەزارەت کار ئاسانی بۆ هەموو ئەو خەڵکانە ئەەکەین شێواز و دیزایانی مزگەوتەکەیە کە بە شێوازێکی وازوان دروست بکرێت لائقبی بە شوێنی عیبادەتی پیرۆزی ئیسلامەوە دووری نێوان مزگەوتەکان جگەلەوەش هەندێک ڕێنمایی داراییمان هەیە بۆ نمونە ئەو خێرخوازەی کە مزگەوت دروست ئەکە پێویستە پابەندی ئەو ڕێنمایە داراییانە بێ کە لەلایەن وەزارەتی دارایی و هەروها وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دانراوە. بەڕێوەبەری گشتی باز ڕایدەگەێنێت سیستەمی باز لە هەرێمی کوردستان ڕێکخراوەتەوە و ئەگەر جاران بۆ دروستکردنی مزگەوت یان هەر پرۆژەیەکی تری خزمەتگوزاری و خێرخوازی لێخۆشبوونی باز هەبوو بێت ئەو لێخۆشبوون و پێنەدانی بازە نەماوە و دەبێت پێدانی باج و وەرگرتنی باج بۆ بەرژەوەندی گشتی بەکار بهێنرێتەوە. ئەو یاسای ئەو بورگانە تعدیل کراونەتەوە ئەو بابەتێک کە بازرگانێک بێ مزگەوتێ بکە بۆ ئەوی باز نەدات. قدیم هەبووە لە عێراق بەڵام ئێستا ئەو مادانات ئەو بورگانە تعدیل بوونەتەوە. هەر کەسێک کە بازی لەسرە بە قانون پێویستە باز بدات و جیاوازیش ناکرێت لەوەی هیچ کەسێک هیچ زۆرە ئێفایەک بۆ ئەو زۆرە شخصانە نییە کە کاری خێرخوازی دەکەن. کاری خێرخوازی تێکەڵاو بە کاری باز ناکرێت. ئەوەی کە کاری خێرخوازی دەکات ئەوەکی هەندێکی بۆ خوای دەکات هەندێکی بۆی دەکات بۆ وڵاتی خۆ بۆ نیشتیمانی خۆی. بەڵام باز لەگەڵ هیچ بابەتێک لە بابەتانە تێکەڵاو ناکرێت چونکە کە دی پێناسەی باز دەکەی دەڵێ بڕێکە لە پارە حکومەت وەری دەگرێت بەس بە شێوەی ئیکرا و بەبێ مقابل. لە هەرێمی کوردستان زیاتر لە 5600 مزگەوت لەلایەن وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیەوە تۆمار کراوە و ئێستاش هەزاران داواکاری پێشکەش بە وەزارەتە کراوە بۆ دروستکردنی مزگەوت. وەزارەتی ئەوقافیش ڕێنمایی تازەی دەرکردووە بۆ ئەو کەسانەی مزگەوت دروست دەکەن دەبێت پارەی تەواویان هەبێتن و نەک بە ناتەواوی جێبهێڵن یان بازرگانی پێوە بکەن. قارەمان زەوهەر، کورتسات نیوز، هەولێر.